هەڵمەتەکانی شارەوانی سلێمانی بەردەوامی هەیە وەگەر لە دوێنێەوە بڵاو کرایەوە کە لە کاتژمێر 8 خولەکی بەیانی ئەمڕۆوە شەقامی بازنەی مەلیک مەحموود لە شوقەکانی شاری گۆیشەوە هەتا وەکو نزیکی مەکتەبی سیاسی یەکێتی بەربەست دەکرێت بەهۆی کارکردن لە شەقامەکەدا و نۆژەنکردنەوەی ئەوەی بینن تیمەکانی شارەوانین سەرقاڵی نۆژەنکردنەوەی شەقامەکانی شارن کە ئەمەش یەکێکە لەو شەقامانی کە بەهۆی بارانبارین و کۆنبوونی قیرەکەیەوە بەم شێوەیە نۆژە دەکرێتەوە کە لە ڕابردوودا تێکچوو بە تەواوەتی ئەم جێگایە بۆیە تیمەکان بەردەوام سەرقاڵی کارکردنن لە شەقامەکانی شاری سلێمانیدا وەکوی کە پێشی قسەم لەگەڵ توانەبادین لە پرسیاری ئەمریکانی شارەوانی کردبوو باسی لەوە کردووە کە بە شێوەیەکی زۆر چڕ دەستیان کردووە بە نۆژەنکردنەوە بۆی کە بە زووترین کات ئەو جێگایانی کە گرفتی تایە لە شەقامەکانی شاری سلێمانیدا ئەوان چاشی بکەن و بەو شێوەیە زەرەر بە هاوڵاتیان نەگەێنێ هەم سیمایەکی ناشرینیش بە شارەکە نەبەخشێ بۆیە لە ئێواری پێنجشەمەوە لە بەرامبەر گوندی ئەڵمانیەوە هەتا وەکو شۆقەکانی شاری گۆیژە دەستکراوە بە نۆژەنکردنەوەی شەقامەکە قۆناغ بە قۆناغ بەنجام دەگەێنرێت لە ئێستاداما ئەو قۆناغەیە کە گەیشتۆتە لای شاری گۆیژەوە کە ئەو شوقانێکە لەوێن ئەمە شەقامەکە بە تەواوەتی لێردا تێکچوو بوو لە چەندی شوێنی دیکەی شاری سلێمانیشدا بە هەمان شێوە تیمەکان سەرقاڵی نۆژەنکردنەوەن بۆیە بەردەوام داوا لە هاوڵاتیان دەکرێت لە شوێنێک گرفتێک هەبوو یاخود تێکچوونی شەقام هەبوو بۆیە پەیوەندی بکەن بە شارەوانیەوە یاخود لە کۆمنتدا بینووسن بۆیان تاوەکو شوێنەکەیان بۆ دیاری بکەن و تیمەکانی شارەوانی بچنەوێ و چاکسازی لە شەقامەکەدا بکەن و وەک باسی لەوەش کرد کە لە هەندێک لە کاتەکانیشدا ڕەنگە لە شەواندا تیمەکانیان کار بکەن لە شەقامەکاندا هەندێک شەقام هەیە لەوانێ بە ڕۆژ لۆدێکی زۆری لەسەر بێ بۆیە ئەمان بە شەویش کاری تێدا دەکەن بۆ لە بۆ دووە.